ڕاگەیاندنی کوردی بۆچی وا دەکات؟ بۆچی ئەوەندە هاتوۆتە ناو خێزانەوە بڕێک جار ئەوێت بێتە ناو ژووری نووسنەکانیشمان؟ ئەم ڕۆژانە سەیری هەر شاشەیەکەکەیت پڕە لە کێشە کۆمەڵایەتیەکان. بەشێک لە ڕاگەیاندنەکان وەک نیشانشکێن چاویان لەسەر کێشەکانە و بە وردی کاری لەسەر دەکەن، بەڵام بە ئاراستەیە کە لە جیاتی خزمەت بە دروستکردنی ڕای گشتی بکات، زۆرترین لایک و سەرنجی تۆڕە کۆمەڵایەتیەکانی پێ کۆ دەکاتەوە. کاری ڕۆژانەیان بووەتە ئاشکراکردنی ژیانی تایبەتی خەڵک، بە تایبەت ئەو بابەتانەی کە لە هەموو ئاستەکاندا ئابڕووبەرانە و وروژێنەرن. بە کورتیەکەی تینوێتێکی لە ڕادەبەدەریان هەیە بۆ زانینی نهێنیەکانی ژیانی خەڵک. ناشکریش نەبێت خەڵکەکە ئەوەندە هۆشیاری نییە کە بزانێت بابەتی تایبەتی و کەسیەکان هەرگیز نابێت بدرێنە ڕاگەیاندن و پێشکەشکار و پەیامنێرەکان لە جیاتی قازی بڕیاری لەبارەوە بدەن. کەس ناوێرێت هەڵەیەک بکات بەشێک لە ڕاگەیاندنەکان بابەتەکەی بۆ دەبەنە سەر شاشەکان و تەنانەت بکوژ و کەسوکاری کوژراویش لەسەر شاشە ڕوبەڕووی یەک دەکەنەوە. دوو گەنج شەڕ دەکەن و یەکێکیان ئەوی تر بریندار دەکات. پێشەوەی پۆلیس ئاگاداری ڕووداوەکە بێت، بەشێک لە میدیاکان دەگەنە سەری و خۆویستانە و بێباکانە دەکەونە هەڵدانەوەی پەڕەنهێنیەکانی کێشەکە و مێژووی کێشەکە دەخەنە بەردەستی خوێنەر و وەرگرەکانیان. بە ناوی هاوسەنگیشەوە ڕێگە بە تاوانبار و بکوژەکانیش دەدەن قسەی خۆیان بکەن و هێرشی معنەویش بکەنە سەر خەڵک و هەر ئەوەش نا دادوەرێک یان پارێزەرێک دەهێنن لە نێوان هەردوو لای کێشەکەدا دای دەدێن و لە بری دادگا لە شاشەکانەوە بڕیار دەدەن. ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ شوێنێکی تری دنیادا نییە. ئاخر لەکوێ کێشەی زۆر تایبەتی خێزانی کراوەتە بابەتی بەردەوامی چەندین دەستگای ڕاگەیاندن و ستۆدیۆکانیش پڕبوون لە باسوخواسی ژێر جێگا و خەوتن و تەنانەت سێکسیش. ئەگەر خۆمان و مناڵەکانمان لەو پاشاگێردانیەی بەشێک لە ڕاگەیاندنی کوردی لا نەدەین، مەگەر خوا ڕەحم بە داهاتووی خۆمان و نەوەکانیشمان بکات.